هەڵسەنگاندنت بۆ سەر ئەو مانگرتنەی ئەمڕۆ چی بوو؟ هەڵسەنگاندن بەڵێ وەڵا پێشکی پێویستی دەزانم کە سلاوی گەرمی خۆمان پێشکەشی تەواوی خەڵکی زەحمەتکێش و تەواوی شۆڕژگێرانێک کە ئەوڕۆ هەروەکی ئێوەش باستان کرد لە احتسابێکی عمومیان لە سەراسەری کوردستاندا بەڕێوە برد بە موافقیت بەڕێوە برد سلاویان لێ دەکەم و هیوادارم کە هەم لە ژیانیاندا هەم لە خەبات و خەباتدا موافق و سەرکەوتوو بن. ئەرزیابی من کاگاکۆەوەیە کە ئەو احتسابی عمومیە احتسابێکی زۆر سەرکەوتوانە بوو لە جێگای خۆیدا بوو. ئێمە دەزانین کەەوە 12 ڕۆژێکە کە اعترازات لە شارەکانی دیکەی ئێران دەستی پێکردووە کەو احترازاتانە هەروەشیەوەی کە مێدیای خۆشمان بە درستی باسی کردو لە بازارەکانەوە دەستی پێکرد بەڵام بەوانەوە مەحدود نەماوە و لە بینی کۆمەڵانی دیکەی خەڵکیش بڵاو بۆتەوە و خەوریمار و گروههای کۆمەڵایەتی مختلف پێوەی پەیوەست بوون و بەرە بەبەرە ئەو اعتراز و ناڕەزایەتیانە لە شارەکانی دەرەوەی کوردستان لە شارەکانی ئێران پەرەدەستێنێ و هەمزەمانیش ئەو احتسابە هەروەشیوەکە بخۆی دەخۆیدا بوو ئەلامی هاوپشتی لەگەڵ ئەو احترازاتانەیە کە لە ئەساسی خۆیدا ئەو احترازە بۆ نان بۆ ئازادی و بۆ ژیانێکی باشترە. ئەگە ئێمە بە شێوەیەکی کەمێک بنەڕەتی تر بمان هەوێ ئەرزیابیەک بکەین لە احترازی خەڵک دروستە بە پانایی ئێران شعاری نەمان بۆ دیکتاتۆر دەدەن نەمان بۆ خامنەئی دەدەن و مەجموعی ئەوانە کە بە شکلێک دەورەی ئینقلابی 57 ماوەی بردێتەوە کە ئەو سەردەمەکانە شعاری مەرگ بەرشا لە تەواوی کوچە و بەرزەنەکانی ئێران کوردستان و هەموو شارەکان ئەسن شعارێکی میلیۆنی دایان میلیۆنی بوو کە لەلایەن خەڵکەوە دەدرا ئەو ڕۆژ تقریبا ئێستا بەو سەحی نەگەیشتووە یعنی بە سەحی چەندین 10 میلیۆنی کە بێتە خیابان و بڵێ مەرگ بەر دیکتاتۆر بەڵام شەبەهەتایەک دەوەدا هەیە. بۆیە من پێم وایە کە احترازاتێک کە ئێستا دەستی پێکردووە احترازاتێکی لەو پۆتانسیە لە بەرخوردارەکە وەسیعتر بێتەوە قوڵتر بێتەوە و لە عین حاڵیشدا کۆمەڵانێکی زیاتر بەرە بەبەرە پێوەی ملحق بن و حتا ئەگە بمان هەیە مقایسەی بکەینەوە دەگەڵ شۆڕشی ژینە لە ساڵی 2021 یا 1401 4 ساڵ لەوە پێش ئەو احترازاتانی ئێستا حتا ئەو زەرفیەتەی هەیە کە لە شۆڕشی ژیناش وەسیعتر بێتەوە قوڵتر بێتەوە و هەر دەفعەیەکیش کە شۆڕشەکان دەست پێ دەکەنەوە زۆر محتەرستر دەبن زۆر تووڕەترن زۆر متعرسترن نسبت بە وەزعیەتی مەوجود و نسبت بە خودی جمهوری ئیسلامیش. بۆیە من هەر ئەرسیابێکی زۆر کورت و مختصر کە بم هەوێ خولاسەی کەمەوەی ژەوەیە کە عليهەی گرانی ئەو احترازاتانە دەستی پێکرد بەڵام فقط عليهەی گرانی خولاسە نەبووە بەڵکو بە عەرسەی سیاسیش چێشرا و هەر بەهانەیەک فەوری دەبێتە ڕنگ و بۆی سیاسی بەخۆیەوە دەگرێت و احترازەکان عليهەی خامنەئی بیت ڕەهبەری و مجموعی ئەوانە نیشانە دەگرن حتا وەکوونە مەسەرەن چاولەکەین کەمتریش حتا باسی دەوڵەت دەکەن چونشی نەدەزانن کە دەوڵەت ئەبزارێکی بێ دەستەڵاتە لەبەر دەستی خامنەی و مجموعەوانە. بۆیە من خولاسەی کەمەوە ئەو ئەرزیابی منەوەیە کە دەستیان خۆش بێ زۆر احتسابێکی موافق بوو ئەو احترازاتانە ئیمکانی و پۆتانسیەلی پەرەساندنی زیاترە و ئەوە ئێمە بەرەو ئاسوویەکی گەشتر خۆشبین دەکەن. هاوڕێ بەرۆز کاناڵ و مێدیا فارسبانەکان ئەو بەشەی کە سەر بە ڕاستڕەوەکانن یا ئەو بەشەی کە بڵێن وەکو ئیران ئینتەرناشناڵ کە سەر بە بەرەی پەهلەوی و سەڵتەنەتوازەکانن کەمتر ڕۆماڵی مانگرتنەکان و ناڕەزایەتیەکانی کوردستانەکەن کەمتر خۆ لە ئەو قەزیان نادەن
پاشان زیاتر شعارهای کە تایبەت بە مەسلەی پهلەوی و سەڵتەنەت خوازەکانن بۆڵ دەکەنەوە و بەرجەسەیەکەنەوە لە میدیاکانیانەوە نظریەوە لەم بارەوە چییە؟ نظری منەوەیە کە مێدیا بە تۆری کولی ماسە مێدیا هەمویان سیاسەتهایەکیان بەسەردا حاکمە بەستەجی بەوەیە کە ئەو مێدیانە وابەستە بە چۆن وە لە ئەساسدا چ شتێک تەخویەت دەکەن مەسەلەن ئەمن مەجبورم هەمیشە لە بەحسەکاندا تاوجگای کە ئیمکانی مقایسەکردن هەبێ خۆ ئینسان مقایسە بکە مقایسەی تاریخی بکە ئێمە شۆڕشی 57مان لەبیرە کە مەسەلەن ساڵەکانی 1955 و 6 ئەوانە جامعی ئێران ئەسەن دەگەڵ شخصیەتێکی وەکو خۆمینی ئەسەن ئاشنا نەبوو کەس نەیدەناسی و لە عینی حاڵیشدا ئەو شۆڕشە کە شۆڕ 57 کە ڕوویدا کە شۆڕشێکی زۆر پێشڕەو بوو چەپتێدا قەوی بوو و ئەوە کە لە بەتنی شەڕی ساردا ئیتفاق کەوت و ئێستا ئەو دەمەکانە شۆڕەوی مابوو و تەقابلی بینی شۆڕەوی و ئەمریکاش کەوت بۆ لوتکەی خۆی ئەمریکا بە هەر سیاست و تەرفەندێک متوسل دەبوو کە ئەو ئینقلابی 57 بە شکست بچێشێنێ و بۆ ئەوە کە بە قەولی خۆیان نەکەوێتە دەستی چەپەکان و نفوزی شۆڕەوی دەوێتە پەرە نەستێنێ و لە دەوڵەتهای ئەقماری وابەستە بە خۆیان خارج نەبن بۆیە چهرەیەکی زۆر مرتەجەعی وەکو خۆمینیان دیتەوە و نەخشی ڕسانەکان دەو سەردەمدا بۆ عەلەمکردن و ناساندن و تەحمیلکردنی خۆمینی بەسەر جامعی ئێراندا یەکجار زۆر بوو و دەو سەردەمدا نەخشی BBC بوو کە زۆر پڕەنگ بوو دەو زەمینەدا کارێکی وایە کرد کە عکسیان کێشا عکسی خۆمینی دنێو مانجیان هاویشت وتیانەوە عکسەکەی دنێو مانگدا دیترەوە بە شکلێک من ناڵم یەکایەک چونکی تاریخ دەتوانێت شەباهەتی پێک بە یەکتر هەبێ ینی دەورەهای مختلف بەڵام یەکایەک ئیتفاق نەکەوێت و عینیەوە کۆپینە بەڵام شەباهەتێک کە دەورەی ئێستا هەیەی لەگەڵ دەورەی 57 دقیقەن جگاکان کەمێک گۆردراون مەسەلەن جگای BBC ساڵی 57 ئیران ئینتەرناشۆنال پڕی کردوێتەوە و ئەوە زۆر زۆر ئاگاهانە ئەو سیاسەتی بە قەولی مەروف بە ئالترناتیو کردن یا تەحمیلکردنی ئالترناتیوی ڕەزا پەهلەوی بەسەر جامعی ئێرانیان ئەوە لە پێش گرتووە و ئەو سیاسەتە هەمخانی هەیە دەگەڵ مەنافعێکی سەراسەری تر مەنافعێکی بینەملۆیی تر کە ئەوانە هەیەە بۆیە چاوەڕوان کراوە کە ئێمە دەگەڵ هەمچون ڕسانەیەکی کە بەرەی ڕاست و بە تۆری مشەخەز ڕەزا پەهلەوی عەلەمی کا تەقویەتیکە مواجهبی ئەوە نەخشی ڕسانەکانە نەخشی منفی ڕسانەکان دەو سەردەمەدایە بۆیە مەسەلەن چاو لێ بکەین زۆرێک لە ئەخبارەکان وەختێکە ئێمە متخصصێک بێ و ئەخباری مێدیەکان تعقیب کە بەررەسیان کە دەزانێت کە دەبینێت کە زۆر شت دەساز کراوە بەڵامی دی ئیستفادە لە هۆشی مەسنوعیەوە بگرێتەوە کونی کۆڵێک تەکنۆلۆژی کە بۆ بینەرێک کە چاو لە تەلەڤیزیۆن دەکا پێی وایە کە ئەوە دنیای واقعی ئەوە ئیتفاق دەکەوێت بۆیە نەخشی ڕسانەکان زۆر مهمن دەتوانێت ئەو نەخشەی ڕسانە بەباری منفیدا بێت لە نظر منافعەوە همچنان کە ئەوان ئەوە هەیەە دەتوانێت بەباری مثبتەوە بێت همچنان کە ماسە میدیای ئێمە و بەرەی کۆلێک لە ئەحزابی چەپ و حدیقل ئازادی خواز و دموکرات دەتوانن ئەو نەخشە مثبتیان هەبێ بۆ خۆنساکردنەوەی تەواوی ئەو کارکردانی کە ڕسانەهای دەستەڕاستی ئاگاهانە لە پێشی دەگرن و ئەوان بە خۆنساکردنەوەی ئەوان دەیخن لە ڕێگای نیشاندانی واقعیاتێکی کە ئێستا لە جامعەدا ڕوودەدا و دعینی حاڵدا بەرپەرزدانەوەی تەواوی ئەو ساختە دەسازانە و ئەوانە دەکردرێت بۆیە نەخشی ئیران ئینتەرنەسیۆنال کاملەن نەخشێکی ئاگاهانەیە بەرنامەڕێزی شودەیە بۆ ئەلەمکردنی ئەلتەرناتیوی دەستەڕاستی لە جامعی ئێران و ئیدیەوە وەزیفەی ئێمە و کولەن تەواوی ئەو جریانەتوان و یا ماسە مێدیای رادیۆ تەلەڤیزیۆنهای ئازادی خواز و بەرابەری تەڵەب و کۆمونیست و چەپ و دموکراتە کە ئەوانە بەرپەرز دەنەوە و دەنجی واقعی کۆمەڵانی کرێکار و زەحمەت کێش ئەوانش بڵاوکەنەوە بۆیە ئەوە تەقابلە ئەتۆ ئێمە لە جامعەدا زانین چۆن تەقابلەکان فقط یەک شکلیان نییە دەیان شکلی هەیە شکلێکیان لە خیابانەکانە
شکلەکان لە احتسابە شکلەکان لە بەشی رادیۆ تەلەڤیزیۆنەکان و ڕۆژنامەکاندایە ئەنوا ئەقسامی ئەو تەقابلە بینی چەپ و ڕاست بینی ئالتەرناتیوی شۆڕژگێرانە یا خەڵکی یا کرێکاری دەگەڵ ئالتەرناتیوی کە منتەبقە دەگەڵ منفعەتی زلهێزەکان سەرمایەداران مرتەجعین ئەوانە بالاخره هەموویەوانیان هەیە کاک بێروس ئەمە باسی مێدیای بەرەی ڕاستمان کرد باسی هەڵسەنگانە لەسەر مانگرتنەکە کرد وەک دوایین پرسیار حەزەکەم پرسم زانم ڕوانگەی تۆ بۆ درێژە پێدانی ئەم ناڕزایەتیە چییە؟ هەنی پێت وایە ئەم ناڕزایەتیانە درێژای کێشێت با تۆژە بۆ مۆقعەتی کە کۆماری ئیسلامیە سەتیایەتی ناتوانێت جواب بە نیازەکانی خەڵک بداتەوە ناتوانێت سفرەی خەڵک ڕەنگینتر بکات ناتوانێت برسیەتی لابات ناتوانێت ئازادیە کۆمەڵایەتیەکان بە تایبەت لەسەر مەسەلەی ژنان جێبەجێ بکات پێت وایە ئەم ناڕزایەتیە درێژای کێشێت بەردەوامە بێ ڕاست دەکەیت کاگا کۆجیان وەختێک ئینسان چاو لە مەسەلەن دەوڵەت و حاکمیەتی جمهوری ئیسلامی دەکات تەواوی بەحرانەکان دەکات تەواوی معجزلاتێک کە خەڵک دەگەلی ڕوبەڕوو هەند چاو لە هەمووی ئەوان دەکات و مەسەلەن ئێمە یەک تاریخی 47 ساڵەمان لە لانی کەم لە بەردەستدایە کە لە توولی ئەو 47 ساڵەیدا خەڵکی کرێکار و زەحمەتکێش هەتا ئێستا هاتوون فەقیرتر بوون شرایەتێکی ناخۆشتری ژیانیان بۆ ساز کراوە پیان تەحمیل کردراوە و غەیرە ئەوە بەشە تا ئێستا کە ئێمە هاتوون جمهوری ئیسلامی بەنام بە منفعەت و مەسلحەتێک کە خۆیان هەیەە ئەو حاکمیێتە جوابی یەک خاستی و خەڵکیان نەداوەتەوە ئەمە ئەوە دە شرایەتێکشدایە کە زۆر دەوڵەمەندن بۆ دەوڵەمەندن بۆ حیزب الله بۆ حەشتی شعبی وانە بۆ دەوڵەمەندین پوڵیان نێ بۆ بازن شەستە و کرێکاران و مەجموعی ئەوانە بۆیە تەناقوزات هەتا دیەک گەورەتر دەبێ هەتا ئێستا گەورەتر بووە قوڵتر بووە و بۆیشە ئینعکاسەکەی دەنێ و ئەکسول ئەمەلی خەڵک دانیشان دەتوانین ببینین کە زۆر تووڕەترن نسبت بە ئەوزاع بۆیە تەواوی بەررسیکردن و خوێندنەوەی ئەو ئۆزاع ئەوەمان پێ دەڵێ کە زەرفیەتی ئیدامەدانی ئەو شرایەتە بەڵێ کاملەن هەیە جمهوری ئیسلامی ناتوانە لە جوابدانەوە بەخواستی اقتصادی سیاسی و اجتماعی ئەو کۆمەڵانی وەسیع و بەرینە و ئەگەر جوابیان بداتەوە بە خاستەکانیان بگەن بۆ خۆشانەوەی دەزانن بۆ خۆیان لە ناوەڕۆکدا خاڵی دەبن یعنی ئەو جمهوری ئیسلامیەی کە بە هەموو منفعەت و مەسلحەتێکەوە کە دەیبینین ئەوە نامێنێ وەختێکە جوابی خەڵک بداتەوە بۆیە ئەو بربەرەکانیە بینی جمهوری ئیسلامی و خەڵک لەلایەکەوە چەشمەندازی ئەوەی کە ئیدامەی هەبێ قوڵتر بێتەوە و وەسیعتر بێ کاملەن هەیە و لەلایەکی ئەمە دەبینینەوە دوێنە پێرە بوو خامنەی دێنێ زۆر ئاگاهانە دێنێ دەستەبندێک دەکا بینی احتراز دەڵێ احتراز ئیمکانی هەیە قەیدە ناکە با بیکەن بەڵام اختشاش نەکەن و وەختێکیش کە لە لەحازی حتا وەکوونی کارشناسیش بینی ئەو مەقولاتانە ئینسان بینێ کەمێک چاوی لێ بکە دەبینێ کە ئەسەن بە تۆری کولی اعترازیان قبولێت چونچنە اعترازەکە یعنی وەختێکە دەڵێن و هەر کەس اعتراز بکە بە عنوانی ئاژاوەشێر لە قەڵەمی دەدەن و لەو لاشەوە سەرانی جمهوری ئیسلامی هاتوون ئەوە هەموو سەف بوون بۆ ئەوە بۆ سەرکوبکردنی ئەوانە نکتەیەکن کە ئەوانە هەموو قابلی بەحسن و بەحسێکی زۆرش هەڵدەگرێت ئەوە نکتەیەک بەڵام ئەمن پێم خۆشە ئیشارە بە چەند نکتە بکەم ئەویش داوای لێبوردنەکەم پێم بڵێ چەند دەقەم وەخت دەدەی ئێستا با من بتوانم خلاصیکەم چەند دەقەم وەختە فەرم 3 دقه 3 دقه زۆر باشە ئەمن بەو 3 دقەی بە تەوافق بگەین ئەمە قسەکان دەکەم باشە من پێم وایە کە لە شرایەتی ئەوڕۆدا کە شرایەتێکی فوق العاده حساسە مەخصوصەن هەڵسوراوان و مەخصوصەن هەڵسوراوانی کۆمەڵە لە کوردستاندا تەواوی هەڵسوراوانی مەدەنی شۆڕژگێر دموکرات هەمووی ئەوانە زۆر ئاگاهانە بەرخورد بکەن بەو شرایەتە ئێمە تەجاربی زۆرمان هەیە
ئەو خەڵکە تەجاربی شۆڕشی ژینا و شۆڕشەکانی پێشتری هەیە جمهوری ئیسلامی دەناسێ تاکتیکەکانی دەناسێ و بۆیە ڕەوشێک ئەو وەزعیەتە احتیاجی بە ڕەوشەکە کە چەند خصلەتی هەبێ یەک خصلەتیانەوەیە کە تێبکۆشترێ بۆیە نامەیە مستەقیم بڵم تێبکۆشن ئەو تێکۆشانە وجودی هەبێ کە خەڵکێکی وەسیعتر یەکگرتوو بن یەکگرتووی قدرت بەدەستەوە بە وجود دێنێ یەک ئەوەی کە بێنەهایەت مهمە کە هەڵسوراوان و فعالینی مەخصوسەن ئێمە لە پێشەوە هەمیشە لە فکری سپینەدا بن یعنی ئەوڕۆ ئەقدامێک دەکەن ئەوڕۆ سەراسەری کوردستان ئەوە لە احتسابی عمومیدایە ئەوەڵین پرسیار کە بۆ هەمومان مەترحاویژەوەیەکە دەی دوای احتسابەکە بەرنامە چیە دەبێت چ بکردرێ بۆیە بەرنامە و پلاندارێژن بۆ درێژەدانی خەباتێکی هەمەجانبە احتیاجی بە عقلیەتێکە کە احتیاجی بۆیە کە ئێمە احساساتی نەبین احتیاجی بە هەڵسەنگاندنی تەوازنی خوا هەیە بۆ ئەوە کە کەمترین زەربە ببینین و بۆ ئەوە کە بە کەمترین زەربە زۆرترین دەستکەوت بەدەستەوە بێنین هەمووی ئەوانە پێمان دەڵێ کە ئێمە و هەڵسوراوانمان هەموو دەبێت زۆر وشیارانە بەرخورد بە ئەو شرایەتێ بکەین تاسیری احساسات قرار نەگرین و مەخصوسەنەوەی کە جمهوری ئیسلامی زۆر ئاگاهانە سەرکوبی کوردستان لە ئۆلوێتی خۆی دادادەنێ ئێمە دەبێت هەمووی ئەوانەمان لە نظردا ڕێبەرودی ناسری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ تۆ بۆ بینەران و ئارزووی سلامەتی و موفقیت بۆ خۆمان و بۆ هەموو کۆمەڵانی کرێکار و زەحمەتکەش دەکەم ماندوو نەبی کاکوجە کاکبردیان سپاس بۆیەوە